خوێنکارانی کورد لە مەسر دەڵێن قەیرانی دارایی هەرێمی کوردستان بە تەواوی کاری لەوان کردووە و لەوە زیاتر توانای خۆڕاگریان نەماوە بۆ درێژەدان بە خوێندن. لە ساڵی 2014ەوە بەشێک لەو خوێنکارانەی کە لە زانکۆکانی مسر دەخوێنن بەر لەوەی خوێندنەکەیان تەواو بکەن گەڕانەوە بۆ کوردستان و خۆیان وتویانە بەهۆی ئەوەی پارەی تواناسازیان بۆ خەرج ناکرێت و موچەکانیان نادرێت نەیانتوانیوە لەوە زیاتر لەم وڵاتە بمێننەوە. بەداخەوە ئەو بارودۆخە ئابووری کە ئێستا لە کوردستان ناتۆتە ئاراوە لەلایەن حکوومەتی خۆمانەوە ڕنگدانەوەیکی زۆر سلبی لەسەر خوێنکارانی ئێریش بە هەمومان بەعام دروست کردووە. زۆر کێشەی بۆ دروستکردین لە ڕووی تەواوکردنی دیراستەکەمانەوە. بۆ نمونە خوێنکار هەیە وازی هێناوە ڕۆشتوتەوە، خوێنکار هەیە لەلایەن خوێنکارانی ترەوە پارەی بۆ کۆکراوەتەوە بە بۆنی زروفی ئابووریەوە کە نەیتوانیوە خوێندنەوەکەی بباتە سەر. خوێنکارانی کورد سەریان سوڕماوە کاتێک دەبینین کە خوێنکارانی شارەکانی دیکەی عێراق کە حکوومەتی ئەوانیش لە قەیرانی داراییدایە کەچی لە کاتی خۆیدا پارەیان بۆ خەرج دەکرێ و لەمڕۆ هیچ کێشەیەکیان نییە. باشەوەی گشتیە و بارودۆخە دارایی کە ڕووی کردوتە عێراق کاریگەری زیاتری کردوتە سەر خوێندکارە کوردەکان لێرە، چونکە وەکو ئەبینن هەرێ لە خوێندکارە عێراقیەکان بە شێوەیەکی گشتی موچەکانیان ئەدرێت و هیچ کێشەیەکیان نییە، بەڵام خوێندکارە کوردەکان تواناسازی لەڕووی تواناسازیە بڵێن پارەکانیان بڕاوە، موچە بە شێوەیەکی گشتی کەمەوە هەر نییە. من وەکو خۆم کە هەرچەندە بڵێن تاعینیش نیم و مۆزەفی حکومیش نیم، بەڵام کاریگەری ڕاستە و خۆشی لەسەر من هەبوو توانای داراییمی بە شێوەیەکی بەعام فەرقی هەیە لەگەڵ سەرەتایە. ئاری کە خوێنکارێکی کووردە لە کۆلیژی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی مەنسوورە ئاماژە بۆ خراپی بارودۆخی دارایی خوێنکارانی کورد دەکات لە مسر. دەڵێ کێشەی زۆریان هەیە، بەڵام گەورەترین کێشەی داراییە. ئێمە کە لە سەرەتاوە هاتوین ماوەیەکی دیاریکرامان بۆ دانرا بوو کەچی ماوەکە تێپەڕی تا ئێستاش گفتوگۆی نامەکەمان نەکردووە. سەرەڕای ئەمەش کێشەی زۆرمان هەیە لێرە، یەکێک لەوانە ئەوەیە کە دواکەوتنی قامە و نوێنەکردنەوەی بۆمان. بەڵام کێشەی هەرە گەورە کە ئێستا دووچاری کوردستان بووە ئەویش قەیرانی داراییە کەوای کردووە قوتابی لێرە وەکو پێویست پەرە بە خوێندنەکەی نەداتن و زۆرش لە قوتابیان خوێندنیان بەجێشتووە لێرە. دکتۆر محەممەد قناوی سەرۆکی زانکۆی مەنسوورە کە زۆرینەی خوێنکارە کوردەکان لە زانکۆکەی ئەودا دەخوێنن دەڵێ ئەوان بەباشی ئاگاداری کێشە و نەهامەتیەکانی خوێنکارانی کوردن لە زانکۆکەیان، هەوڵ دەدەن لەگەڵ حکوومەتی مسر بەشێک لە کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. بما يتعلق بالمصروفات الدراسية لە ڕووی داراییەوە ئێمە هاوکاری خوێندکارانەکەین، ئەوە پێویستە بەدانانی کرێ خوێندنەوە. ئێمە هیچ کێشەیەکمان نییە کرێ خوێندنەکان بۆ دەکەین بە قیست، دەتوانن بە شێوەیە قیست بیدەن بە شێوەیە کە خوێندکاران ڕازی بن و بڕیارمان داوە بە پێی ژمارەی خوێندکاران چەند کورسێکی خوێندن بێ بەرامبەر پێشکەشی خوێندکاران بکەین. بەڵێنیان پێدەین لێکۆڵینەوە لە کێشە و داواکاری خوێندکاران بکەین و کێشەکانیان بۆ چارەسەر بکەین. قەیرانی دارایی هەرێم تەنها کاریگەری لەسەر فەرمانبەران نەبووە، بەڵکو وای لە خوێنکارانی کوردیش کردووە لە مەسر خوێندنەکەیان جێبەهێڵن و بگەڕێنەوە کوردستان، چونکە ئەو خۆیان دەڵێن بە گیرفانی بەتاڵ و بە قەرز ناتوان لە خوێندنەکەیان بەردەوام. سەنگەر ئاغا NRT مەنسوورە مەسر.